لەگەڵ میوانەکەم لە سەرم بابەتە قسە دەکەم بەڕێز سەروەر کەمال هاواری بریکاری وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەت یاریمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵما. بەڕێز سەروەر سپاس کە لەگەڵ کوردستان 24. با سەرەتا لە ئەم پرسیارەوە دەست پێ بکەم دواتر بەراوردکاریەکەش دەکەین لەگەڵ هەرێمی کوردستان و عراق. تا چەندە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان توانوێتی ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان زامن بکات؟ زۆر سپاس. بێگومان ئاسایشی خۆراک بنەمایەکی گرنگ یاخود کۆڵەکەیەکی سەرەکی ئاسایشی نیشتیمانی یاخود ئاسایشی قەومی هەر وڵاتێکە. هەر وڵاتێک توانی بنەما ئەساسەکانی ئاسایشی خۆراکی خۆی دابیمکە ئەوە لە بواری ئابووری و لە بواری سیاسی ئەچێتە پێشەوە. طبعا لە کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستانە هەروەکو لە کارنامەکەیان دیار بۆ دواتریش بە عەمەلی کاری بۆ کراوە. هەوڵێکی زۆر گرنگدراوە بۆ دروستکردنی قاعدەیەکی اقتصادی و دروستکردنی ژێرخانی ئاسایشی خۆراک. تۆ ئاسایشی خۆراک بە دوو ڕێگەی سەرەکی دێتە پاراستن. یەکێکیان ئەوەیە کە تۆ خۆت بتانی هەموو پێداویستەکانی خۆت بەرهەم بهێنی لە کاڵا و شمەک و پێداویستەکان، یاخود ئەوەیە تۆ اعتیماد بکەیتە سەر سەرچاوەیەکی دیکە و بەداهاتی ئەو سەرچاوەیە بتوانی شمەک و کاڵا لە دەرەوەی وڵات بهێنی. طبعا هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات و گرنگجیدان بە بەرهەمی ناوخۆیی گرنگترە لەوەی کە تۆ پشت بەستی بە سەرچاوەیەکی داهات کە سەرچاوی سروشتێ وەکو نەوتە یا غازە یاخود هەر بابەتێکی دیکەیە. هەرێمی کوردستان لەم کە حکوومەت هەرێمی کوردستان لە کابینەی نۆ گرنگێکی زۆری بە ئاسایشی خۆراکدا، ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی بازرگانی پیشەسازیەوەی ئەلبەتە لە ناو ئەو وەزارەتەکانی تریش ئێمە پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ زیاتر هەیە، لەگەڵ وەزارەتی شارەوانی و گشت و گوزار هەیە، بەڵام ئەوەی کە لە وەزارەتی بازرگانی پیشەسازی کراوە لە کابینەی نۆ 3 سایلۆ بە قەباری 40,000 تەن لە هەر سێ پارێزگای بڵێن لە پارێزگای دهۆک سایلۆیەک کراوەتەوە لە ڕوڤیا، لە پارێزگای هەولێر سایلۆ کراوەتەوە لە قوشتەپە، لە ئیداری سەربەخۆی گرمانیش کە بە پارێزگای سێمانی حساب بکرێ لەبێژ بە هەمان شێوە سایلۆیە کراوەتەوە. ئێستا ئەمە تەبان هەمووی گەرمی جوتیارانی تیا کۆگاکرێ و هەڵە گیرێ و بە شێوەیەکی تەندروستە پارێزرێ. ئەم سایلۆیانە ینی باڵێن پێشوازی لە جوتیارەکانی سوورەکانیانەکەن بەپی ئەو بنکەسرایانەی کە بۆیان دائەنرێ و بەرهەمەکانە ئیسیعابەکەن. لە ئێستاشدا لە ئەو پرۆژە پێشنیاز کراوەکان یاخود ئەو پرۆژانیت کە دەستیان پێکردووە لە ئێستادا ئێمە سایلۆیەکی کەمان لە هەڵەبجە هەیە کە ڕێژەی 78 بۆ 80 تەواو بووە کە ئەوش بۆ جوتیارەکانی سنووری دەشتی شارەزور و هەڵەبجە ئەو منتیقەیە و لە هەمان کاتە سایلۆیەکی کەمان لە ئیداری سەربەخۆی زاخۆ لە بێرسوی شەرقی حالیان واش خەریکی کارکردنتەیە تقریبا دوومانجەکە کاری تیاکەن و لە ئایندەیەکی نزیکیشە هەوڵە دێن کال لە سەر دروستکردنی سایلۆیەک لە کۆی سنجاق بکەینەوە لە خۆی. باشە بەڕێز سەروەر کاتێک کە کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان دەستی بە کارەکانی کرد کۆمەڵە قەیران ڕوبەڕۆی جیهان و کوردستان و عراقیش بۆ نمونە پەتای کۆڕۆنا بڕینی بودجەی هەرێمی کوردستان کە تا ئێستاش یاریکردن بە قوتی خەڵکی یاریمی کوردستان بەردەوامە، بەڵام هەرەو کات بۆردێکی خۆراک دامەزرا بۆی کە سنوورەکان بە ڕووی هەرێمی کوردستان داخرابوون لە ڕووی هاوردەکردنی خۆراکەوە. دواتریش توانرا کەڵک لەم پرۆژە گرنگە بە سەرپەرشتی سەرۆکوەزیران مەسرور بارزانی وەربگیرێت. ئەمە چەندە کاریگەر بوو لە کاتێکدا لە عراق خەڵک ئیتر ڕوبەڕووی کێشێکی زۆر گەورە ببوونەوە. طبعا ئەم زانیاریە زۆر ڕاستە لە سەرەتای سەرهەڵدانی بابەتی کۆرۆنا لە ساڵی 2020 و بزەبت لە مانگی 4 ساڵی 2020 ئەو بۆردە بە سەرۆکایەتی جەنابی سەرۆکی حکوومەت و بە ئەندامەتی وەزارەتە پەیوەنددارەکان بازرگانی کشت و کاڵ بەڕێز پارێزگا و سەرۆکی ئیدارە سەربەخۆکان ئەم بۆردە دامەزرا و بەندە ئەندامێک بووم لەو بۆردە بە شانازیەوە و جەنابیان مەبلەغێکی زۆری تەرخان کرد بۆ کڕینی کاڵا و پێداویستی سەرەکی لە زەیتە لە ئاردە لەم بابەتانە بۆی کە بە شێوەیەکی خۆڕایی بە خەڵکی هەژار و کەم دەرامەت بدرێ بۆی تاونە بتوانین قەیرانەکە تێپەڕێنین. بە حەقەت ئەم بۆردە یەکەم جار بوو لە مێژووی حکوومەتی هەرێمی کوردستانە کە کارێکی وا بکرێ و ئەم بۆردە کارەکانی خۆی تەواو کرد و لە کاتی خۆیان و بە سەرکەوتوی ئیشەکانی کرد. دواتر ئەم بابەتە فراوانتر کراوەکو باسم کرد لە کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە کراوە کە گرنگی بە پیشەسازی خۆراک و بە بەرهەمی ناوخۆ و بە هاوکاری هەردوو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو لەگەڵ وەزارەتی بازرگانی بتوانین ئەو گەنمەی کە دیاری ئەکرێ بۆ هەرێمی کوردستان بتوانین
فشارەکانمان زیاد بکەین لەسەر وەزارەتی بازرگانی عێراق و لەسەر کۆمپانیای بازرگانی دانەوێڵە کە بتوان شایستە دارایەکانی خۆیان لە کاتی خۆیان وەربگرن. تۆ ئەگەر بێت و سەیکە ئێستا لە بۆرسەی جیهانی ئەگەر بچی سەیری نرخی گەنم بکەی گەنم لە نزیکی 280 تا 300 تا 320 باشەکەیەتی. بەڵام ئێمە ساڵانە توانیمانە لە نەفقاتی حاکیمە لە نەفقاتی سیادی 850,000 830,000 820,000 بۆ جوتیارەکانی خۆمان وەربگرین کە ئەو ئەگەر دابەشی پارەی عێراقی دۆلاری بکەین نزیکی 600 شتێک دۆلارەکە. ئەمە پشتگیری و پاڵپشتی برا جوتیارەکانە کە ئەتوان بەو دەستمایی کە دێتەوە دەستیان جارێکی تر لە مانجی 11 دەست بە چێڵانی زەویەکانیان بکەن و پێداویستی فەلاحەتی خۆیان لەم ڕەشەیە لە تراکتۆرە لە بنەتۆ ئەوانە دابین کەنیانی ئێمە بە بەردەوامی ئەم کارانە کراوە. یەک ڕاستیشەیە ئەمێ باسی بکەم لە ساڵی 2019 کە ئێمە کابینین و هاتنە ناوم کابینە جوتیار شایستە دارایەکانی ساڵی 2014 و 15 و 16 وەرنەگرتەوە. ئێمە توانیمان بە هەوڵ و هیمەتی نووسینگەی جەنابی سەرۆکی حکوومەت ئەو شایستە دارایانە کە نزیکی 700 میلیارد قسوور بوەربگرین و دوای ئەوەش ساڵەکانی کابینەی نۆ بە درێژای ئەو ساڵانەی کە منم کابینە کارمان کردو هیچ ساڵێک نەمانێڵاوە شایستی برا جوتیارەکانمان دوابکەوێت. باشە بەڕێستان ئاماژتان بۆ بەرهێنان لە پیشەسازی خۆراک و هەوڵانەکرد لە ڕێگەی و پرۆژانەوە، بەڵام ئەمە تەنها بژاردەیەکی ئابووری نییە بەڵکو پێویستەیەکی استراتیژیە بۆ گەشەپێدانی هەمەلایەنە لە نێو وڵاتێکدا. ئێستا هەرێمی کوردستان توانیوێتی ئەمە بکات. بۆچی هەرێمی کوردستان کە سەرڕایە و هەموو قەیرانانە توانیوێتی لە بواری پیشەسازی خۆراک بۆ بەهێزکردنی و پاراستنی ئاسایشی خۆراک سەرکەوتوو بێت، بەڵام عێراق کە دەوڵەت و پاڵپشتی دەرەکیش دەکرێت نەیتوانیوە ئەم بابەتە جێبەجێ بکات؟ بەڕاستی بەراورد ناکرێت لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە. من دەمەوێت بە زانیاری پێت بڵێم ئەو کارگە و کارخانانەی کە لە هەرێمی کوردستانە هەن کە ئێستا کار دەکەن لە ڕەگەزی بیانی و ڕەگەزی ناوخۆیی لە 170 بۆ 75 بەرهەمەکانیان بۆ خواروون ناوڕاستی عێراقە. یعنی عێراق هەرچەندە دەوڵەتیشە و ئیمکانەتی لەبەردەسایە و دیبلۆماسیەتی ئیقتصادی هەیە بەداخەوە ئێمە وەکو فیدرال بێبەشین لە هەموو ئەو بابەتانی کە ئەوان تایدان لە خول لە معاهدات لە کڕینی شمەک و پێداویستیەوەی کە پێوتە بیتاقی تەمینی بە هیچ شێوەیەک ئەمە نابنە ئەو بابەتانەوە، بەڵام لەگەڵ ئەوەشا نەیانتوانیوە بە هیچ شێوەیەک چێبڕچێ لەگەڵ هەرێمی کوردستانە بکەن. وەکو باسم کرد بەرهەمی کارگەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بە ڕەگەزی بیانی خۆماڵی لە 170 بۆ 75 تاوان ئەم ڕێژەیە بەرزونزمەکە بۆ خواردن ناوڕاستی عێراقچە. یعنی ئێمە بووین بە سەرچاوی دابینکاری کاڵاو شمەک بۆ خواردن ناوڕاستی عێراق. ئەوان هەتا ئێستا ناتوانێت بابەتانە بکەن. یەک خاڵی تر کە دەمەوێت بێمەوە سەری لە بیرم چوو پێشتر باسی بکەم، ئێمە بەرهەمی جوتیاران بە کۆگاکەین زۆر بە شێوەیەکی تەندروست، ینی سایلۆکانمان بە شێوەیەکی تەندروست ئەو گەنمە هەڵەگرێ و بەنزەکان ئەم گەنمە تەدویرەکە بۆی تووشی کەڕوو یا بابەتی تێکچوون ئەم بابەتانە زۆر کەمە لە خواو ناوڕاستی عێراق. ینی وەکو پێویست نییە ڕەنگە لە گۆڕەپانێکا ڕۆ بکرێ خۆرلەیدا سوێنێ بارانی بەرکەوێ نازانم ئەوەی کە پێوتێ جرج و مشک و قەوار زوانە بچێتە ناوی. بۆیە ینی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کە لە ڕووی ژمارەوە بنەماکانی ئاسایشی خۆراک بتەوەکە لە ڕووی کواڵیتیشەوە پێشکەوتوترن. تۆ هەر ژمارە شەرت نییە، ئەو جۆرایەتەکەی شەرتە مەرجە کە تۆ بتوانین چۆن ئەم کاڵایانە زۆر باشە لە کۆتایشدا زۆر بە کورتی بابەتی کۆگای ساردکەرەوە سەروەر لە کۆتایشدامێ زۆر بە کورتی پێم بڵێ و سایلۆی کە لە کۆیە دەکرێتەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لەسەرداوە تا چەندە گرنگە بۆ خەڵکی و ناوچەیەکەی دەست بە جێبەجێکردنی دەکرێت؟ پرسیارێکی زۆر گرنگە. کۆی سنجاق بنکەیەکی زۆر کشتتوکاڵی لێ لە دێگەڵێ لە باستانە، حتا لە تەقتەق بنکەی کشتتوکایی تەقتەق سەر بە کۆیە و چەندین بنکەی تری کشتتوکاڵی هەیە. کۆیە ساڵانە ئەم گەنمەیان ئەبوا بهێنا لە سایلۆی هەولێر بە بازاڕێم کردا. ینی کۆیە بۆ هەولێر بە تایبەتیش خۆمان نەزانین ڕێگاوبانەکەی کە خۆشبەختانەوە ئێستا کابینەی نەوەی حکوومەتی هەرێمی کوردستان خەریکە چاکێکە دوورە لە تۆ لە خواروی تۆ لە تەقتەق گەنم گەینتە سایلۆی هەولێر کە لە ڕێگەی شەمامکە دوورە، ینی کرێت بارە ئەمێنێتەوە هەندێک جار. ئێمە پار ساڵ سایلۆی قوشتەپەمان بۆ کردنەوە و توانیمان نزیکیکەینەوە. ینی بنکە زراعیەکانی کۆیە بێن لە قوشتەپە گەرمەکەیان بە بازار بکەن و بنکەیەکیشمان لە کۆیە بۆ کردنەوە
پێرات 24,000 تن پار 24,000 تن گەنممان وەرگرت ئەم ساش تقریبا 13 زەمان وەرگرت بەڵام ئەو پلانەی کە ئەیکەین ئەوە ئیتر بۆ خۆیان دەبنە خاوەنی سایلۆی خۆیان و کۆی سنجاق بێتە سایلۆی خۆی و گەرمی ئەوان نایەتەوە سایلۆی هەولێر لە شەمامکو و قوشتەپەش. زۆر باشە، زۆر سپاس دەکەم بەڕێز سەروەر کەمال هاواری بریکاری وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەت یاریمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵم بووی. سپاس.